لە ڕووی ئاینی ئیسلام و کۆمەڵی ڕێکاری ئاینی هەیە کابێ بگرێتە بەر و لە هەمان کاتیشا مامەڵەکردنەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بێ بە چ شێوازێک بێ و لە هەمان کادا ئێمە ڕۆژانە پێویستمان بۆیە کە بچینە ناو بازار شتومەکەکانمان بکڕین وەکو کڕیارێ کۆمەڵێک کەسی شەیە لە ناو بازارە کە خاوەنی شتومەکەکانەوەکو فرۆشیارێ ئێمە مامەڵەی لەگەڵاکەین تا چەند گرنگە لە ڕووی ئاینی ئیسلامەوە مامەڵەیەکی تەندروست بێ و بە شێوازێک بێ کە بە دەرفەتی نەزانن زۆر کەس بڵێ لەم مانگەیە کە خەڵک زۆری پێویستەکانی پێویستە نرخەکان بەرەو زیاد بوون بەرێ و لە هەمان کاتیشە ئەو کەلوپەلانەی کە ئەیکڕین شێوازی ڕازگۆ دەربڕین هەبێ ینی بە شێوازێک نەبێ کە ئەو کەسێک کە پێدەفرۆشێ باس لەوە بکاکە چەندین جاریش بێ و بڵێ کەمە نرخەکەی ئەمەنێ و ئەمەنەش نەبێت لە ڕووی ئاینی ئیسلام و چۆن مامەڵە لەگەڵم کەسانە بکرێت و چۆن ئەم کەسانە بتوان مامەڵەیەکی دروست بکەن ئەمانە چەند پرسیارێکی ترش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عەزیز وەکو مامۆستایەکی ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای من میوانە مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بێی مانگی پیرۆزی ڕەمەزانیش لێ پیرۆز بێت. سپاسان دەکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين إن شاء الله أم روجك روجي شنوية وبرنامجك هر برنامج روجي شنوية روجي شنوية لا يوش بيروز به إن شاء الله روجي شنوية ببيتها توێشوویەک بۆ قیامەت و هەروەها هەوڵ بین لەم ڕۆژەدا کە ڕۆژی نوێیە کارێکی وا ئەنجام بدەین کە خوای گەورە لێمان ڕازی بێت ببێتە جێگای ڕەزامەندی پەروەردگار ئینشاءالله مسپاسی ڕۆژەکەم بۆ ڕەساندنی ئەم بەرنامەیە. یاخوا بەخێر بێ سەرچاوانمان مامۆستا بچینە لای بابەتەکەمان باسی کڕین و فرۆشتن بکەین لە شەریعەتی ئیسلامە ئەبێ بە چ شێوازێک بێت. البته کڕین و فرۆشتن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە قورئانی پیرۆزە باس کراوە هەر لە سوورەتی ئەننور ئایەتی 37 ذاتی پەروەردگار باسی هەم کڕین و فرۆشتنمان بۆ دەکا و هەم باسی ئەو کەسانشمان بۆ دەکا کە چاکەکارن ینی بەهۆی کڕین و فرۆشتنەوە ناکەونە هەڵەوە کەوا مەسەڵەن فێڵ لە خەڵک بکەن یا غەش لە خەڵک بکەن یا شتێک وەکو ذاتی پەروەردگار کە دەفەرمێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار واتە ذاتی پەروەردگار دەفەرمێن پیاوانێکن کەسانێکن کڕین و فرۆشتن دەکەن بەڵام کڕین و فرۆشتنێک دەکەن کە ڕەزامەندی خوای لەسەرەکە لە ئاستی ئەوەدایە کە هەم کڕیاریش ئیسفادەی لێ بکە باسی ئەوە دەکا ذاتی پەروەردگار یعنی ئەم کڕین و فرۆشتنە وای لێ ناکە ئەو کەسە کە غافڵ بێ لەخوا غەشی تیا بکە فێڵی تیا بکە بەڵکو لەخوا ئەترسێ بیر لەو ڕۆژە ئەکاتەوە کە چاوی ئینسان تیا ئابڵاق ئەبێ کە ئینسان کە گیانی ئەکێشرێت و ئەگەڕێتەوە بۆ لای خوا و ئەو دڵە ئیتر لەو ئەوەستێ لە لێدان و ئەو کەسە ئیتر ئەگەڕێتەوە بۆ ژیانێکی تر بۆیە کەسانی ڕازگۆ ئەو کەسان کە خوای گەورە بەو شێوازە مەتیان دەکا باسی کڕین و فرۆشتنی کردووە کە کڕین و فرۆشتن دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشتا کڕین فرۆشتنێک دەکەن کەوا بیر لە قیامەتیش دەکەنەوانێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانمان ئەدا بۆ کاسبی پیغمبری خوا صلی الله علیه و سلم دفرم ما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يده وإن نبي داود عليه السلام كان يأكل من عمل يده پیغمبری خوا صلی الله علیه و سلم دفرمه هیچ کەسێک نییە پارۆنانێکی خوار بێ ئەوەندە پڕخێر و بەرەکەت بێ ئەوەندەی کەوا لە ڕێی کاسبیەوە بەهۆی عملی یەد یعنی دەستەکانی بەدەستەکانی خۆی هەوڵی داوە کاسبی کردووە ڕەنگ کێشاوە نانی پیا کردووە ئەو پارۆنانە لە هەموو پارۆنانێک پڕخێر و بەرەکەتە دەبێتە مای خێر و بەرەکەت بۆ جەستەشی و هەروە پیغمبری خوا صلی الله علیه و سلم باسی کاسبی بۆ کردوین دەفەرمێ الکاسب حبیب الله وهروە دەفەرمێ اليد العليا خير من اليد السفلى ئەو دەستێک کە دەستی کار و کاسبیە باشتر لەو دەستێکەوە دەست پانەکاتەوە لە خەڵکو هیچ ناکەوت تەنبەڵ لێ یەکەوێت ینی گرنگی و تایبەتمەندی پێگەی کارکردن بڵێ کاسبی پێگەیەکی تایبەتی هەیە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هانیشمان ئەدا کە ئێمە کار و کاسبی بکەین تەنبەڵدان نەنیشین هەوڵ بین ئێمە نابێ وەکو موسڵمان وە کەسێکی موسڵمان نابێ ئەوە بکەین کەوا بکەوینە ژێباری خەڵکەوە و دەست لە خەڵک پانکەین و نەخێر هەوڵین کاسبیش بکەین بەڵام کاسبێکە لە ڕێگەیەکی حەڵاڵە زۆر باشە کەواتە ئەم کارکردنە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ئاینی ئیسلامەوە بەڵام ئەم کارکردنە نەچێتە چوارچێوەی ئەوەی کە فێڵی تیابێت نەچێتە چوارچێوەی ئەوەی کە بە شێوازێ مامەڵە بکەی مامەڵەکە و ناتەندروست بێ ئەمە لە ڕووی ئاینی ئیسلامەوە چۆن باسی مامەڵەی تەندروست مامەڵەی تەندروستی ئەوجا شێوازی مامەڵەمان هەیە مەسەڵەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای خێر دەکات رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕەحمەتی خوا یعنی دوعای ڕەحمەت دەکا بۆ ئەو کەسانی کەوا کڕین و فرۆشتن دەکەن کاتێک کە شت دەفرۆشێ ئەم کەسە سەمحی هەیە واتە کار ئاسانی دەکا لێبوردێ معاملەی خۆشە تەسەڕوفاتی جوانە ئاسانکاری دەکا شێوازی ئوسلوبی تەعاملی لەگەڵ خەڵکا زۆر بە جوانیە ئەمە جارێ ئەو کەسانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای ڕەحمەتیان بۆ دەکات جا چ لەوە گەورەتر و خۆشتر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە زبانی مبارەکی خۆی دوعای خێر بۆ ئەو کەسانە بکات کە ئاوا ئوسلوبیانە و هەروە ئەمە لە کڕی لە کڕینیشا وەکو کڕیاریش ئەگرێتەوانێ کاتێک کڕیاریش کە شتێگە کڕێ ئەو کەسە بۆی کە ئەو دوعای ڕەحمەتەی بۆ بچێ هەوڵ بە ئوسلوبی تەعاملی لەگەڵ فرۆشیاریشا هەم جوان بێ هەردوو لە ئوسلوبیان جوان بێ و هەروە کاتێک کە فرۆشیار داوای حەقەکەی دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسەش بێ کە داوای لەو پیاوە بێ کە ئاوا بۆ لێبوردەیە کار ئاسانی دەکا کاتێ داوای حەقەکەشی دەکات جاری وایە کابرا لەوانەیە فەقیر بێ نەیبێ شتێکی بەقەرز داوەتەیە ئەم تۆزێ چای پیاخشێن لێبوردەیە حتا حەدیثێکەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بەر لە ئیسلام پیاوێک کە وەفاتی کرد کۆمەڵێک مەلایکەت گەیشتن بە ڕوحیانتەکەی کە گەیشتن بە ڕوحیانتەکەی لیان پرسی ئایا کارێکی باشت کردوتەوە کاری باشت کردووە لە ژیانتا فەرمووی ئەوەی من کردبێتم تەنها ئەوەندە بووە کاتێکەوە شتم فرۆشتۆ یا پارەم داوە بە قەرز بە یەکێک ئەگەر کابرا ئیمکانێتیشی هەبێ لە سەری وەستاوم چاوم پێخشاندووە لە سەری وەستاوم و ئەوەشی کە نەبوون بوو جیرۆدە بووە ناڕەحەت بووە عەفوم کردووە لێبوردە بووم دەفەرمێ خوای تەبارەک و تەعالا فەرمووی وازی دەبێن وا منیش عەفوم کرد يعني ئینسان بەهۆی تەعاملی جوانەوە ئینسان هەم دنیاشی دەبێ هەم قیامەتیشی دەبێت زۆر باشە مامۆستا لەگەڵ ئەوەی کە چەند فرۆشیار گرنگە مامەڵەیەکی دروست بکە و ڕاستگۆ بێ لەگەڵ ئەو کەسێک کە شتومەکەکەی پێفرۆشێ بە پێچوانەشەوە زۆر جارێمە لە بازاڕە بەرکەوتنمان نەبوو لەگەڵمان و کەسێک کە شتێکە کڕێ زۆر کات بەداخۆ سوێنە خوات سوێنێکە خوات کە سوێنەکەی لەوانەیە ناڕاست بێت لە بەروی کاڵ لە شوێنی کە بەمەنەیە کە نەشتووە بزانێ بەمەنیانە تا چەند گرنگە کە تۆ شتومەکێکڕی سوێنی تەندروست نەخۆی یان سوێنێک نەخۆی کە بچێتە بواری فێڵکردنەوە هەر سوێنکردن سوێن خواردن هەر خۆی جائیز نییە دروست نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک سوێن بخوا لە کڕین فرۆشتنا سوێندی لەسەر بخوا ئەوە ئیشەکەی حرام ئەبێ جائیز نییە و بەرەکەتیشی نابێ بەداخەوە کۆمەڵی خەڵک کە ئەمڕۆ دەبینی مەسەلەن بە حساب کاسیبی دەکات دەڵێ ئەم هەموو کاسی بێم کرد ئەم هەموو پارەم پەیدا کرد بەڵام لەو سەرەوە تووشی دەردێک بەڵایەک نەخۆشیێک دەبێ کەوا ئەبێ باجەکەی بدا ئەبێ باجەکەی بدا جا ئێمە باسی ئەوەش دەکەین خەشکردن و فێڵکردن هەر زۆر خەتەرە زۆر کارێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان بەلای پیاوێکا ڕۆیشت گەنمی دانابوو کردبوویە ناو فەردەیەکە و داینابوو سەری جوێنەکەی کردبووانێ و جوان عەرزی کردبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری گەنمەکەی کرد جوان بوو دەستی کرد بە ناو گەنمەکە ناوەی تار بوو ناو گەنمەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کابرای فەرمووی ئەم خۆراکە ئەمە بۆ ئاوایە کابراش بە حساب دیفاعی لە خۆی کەوتی قوربان گیان ئەمە باران باریە و باران تەڕی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکسەر ئاماژەیەکی پێدا فەرمووی من غەش فەلەیسە منی هەر کەسێ غەش بکە بە تایبەت لە خۆراکە زۆر خەتەرە غەش بکە هەر کەسێ غەش بکە لە منی یعنی چی لە منی یعنی لە ئومەتی ئیسلام دەرەچێ کە لە ئومەتی ئیسلامی دەچوو معنای وایە جێگەی چوویە جێگەی جەهەنەمە خوا پەنامان بدا بۆیە ئینسان زۆر زەڕورە ئەوانەی کە شت دەکڕون دەفرۆشن و زۆر وریابن بە تایبەت خواردن هەر نمونەی ئەخلاق جوانی و ڕەوش جوانیشمان هەیە دەجێڕنەوە ئیبن سیرین کە عالمێکی گەورە و زانایەکی گەورە بووە هەم مفەسیر بووە هەم محەدیث بووە هەم خەونزانێکی گەورەش بووە نووسەرێکی بەتوانا بووە لەگەڵەوەشە کاسبی کردووە کڕین و فرۆشتنی کردووە حتا دەفەرمون قوماش بووە قوماشی فرۆشتووە جملەی قوماشیەوە بەڵام بینێک ڕۆژی چند ڕۆنی کڕی لە پیاوێک تەنەکە و بڵین تەنەکە لەوانەیە کاتێنەوە بێ هیزە بووە گۆزە و دیزە ئەوانە هەبووە جملەی ڕۆنی کڕی لە کابرای کڕی بە قەرز پارەکەی نەوە بیداتێ بەڵام لێی کڕی وەختێک کە ڕێکەوتن پاشان کە سەری ڕۆنەکانی لابرس بینی لە ناو ڕۆنەکە مشتێکی تۆپیوی تیا بوو ڕۆنەکەی پیس کرد بوو ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێ بێ ئەمە وەکو سیفەتێکی جوان خۆ ئەیتوانی بیدابایەوە بە کابرا بەڵام نەخێر وتی کابرا بە کەسێکی تریە فرۆشە بەڵکو هەڵسا هەموو
ڕۆنەکانی ڕشت هەموو ڕۆنەکانی ڕشت کەوتە ژێر باری خەرزەوە بۆچی ڕۆنەکانی ڕشت وتی لەبەرەوەی کە ئەم ڕۆنە نەبێتە مای نەخۆشی سەرهەڵدانی نەخۆشی لە ناو موسڵماناندا من هۆکارم من سەبەبم دەزانم کە ئەم ڕۆنە خراپ بووە مشتی تیا تۆپیوە ڤایرۆسایی بووە بەکتەرەی خراپی تیا دروست بووە لەبەرەوە با نەبێتە هۆکاری نەخۆشی خەڵکی بۆیە ئەو زەرەدە گەورەی لە خۆیدا هەموو ڕۆنەکانی ڕەش بۆی کەس نەیخوا بەکاری نێنێ و هەروە کەوتە ژێ قەرزێکی زۆرەوە پارەکەی نەبوو بیداتەوە کابرا شکاتی لێ کرد چەند ساڵێک سجن کرا لەسەر ئەوە یعنی حتا ئەوەی کە سجنی قبول کرد ئەم ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی قبول کرد فی سەبیلی ئەوەی کەوا خەڵک جیرۆدەی نەخۆشی نەبێ کەواتە ئەمە سیفەتی جوانە ئەوە ئەخلاقی جوانە دەبێت ئینسان زۆر وریابێ غەش لە خەڵک نەکا فێڵ لە خەڵک نەکا پارەیەکی کەمی بێتە بەر دەست قازانجێکی کەم کا بەهۆی ئەوە کەوا خواردنێک دەفرۆشە شتێک دەفرۆشێ بەڵام لەولاوە زەربە لە خەڵک با و زەرر لە حیاتی خەڵک و لە ژیانی خەڵکبان نەخێر ئەوە لە ڕوانگەی ئیسلامەوە دروست نیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من غەش فەلەیسە منی هەر کەسێ غەش و فێڵ بکە لە من نییە بۆیە دەبێت ئینسانی مسلمان دەبێت زۆر وریابێ حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکا دەفەرمێ لەیەتین علی الناس زمان لا يبالي المرء بما أخذ المال أمن حلال أم من حرام دەفەرمێ باسی ئەم زمانمان بۆکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ زمانێک بەسەر ئەم ئومەتەدا دێ خەڵک وای لێ دێ کڕیار و فرۆشیار دەفەرمێ وای لێ دێ خەڵک گوێ بە حرام و حەڵاڵ نادا هەر گرنگەوەی پارەی دەستکەوێت کە ئەمڕۆ دەبینی خواردی خراپ ئەفرۆشێ من ئەوەی کە متابعەم کردووە بینی وما حتا دەفەرمون خورمان هێناوە لە ئێران کە فڕێ دراوە هێنایەنە کۆمەڵە تاجری حاشا لە ڕووی جەنابتان و لە ڕووی بینەران و بیسەرانیش نەفس نەزم دوور لە خوا کڕیوان هێناوی لێرە شەکراوێن بەسا کردەوە فرۆشیان دەرخواردی خەڵکیان داوە بۆیە خواردنی ماوە بەسەرچوو حرامە بدرێت بە هیچ کەسێ هەر کەسێک زانی خواردنی هەیە خۆراکەی ماوە بەسەرچوو ماوەی بەسەرچوویان خراپ بووە فاسد بووە ئەبێ تەلەفیکە لە ناوی بەرێ ناوی بیدا بە هیچ کەسێ چونکە گوناهبارە بێت مامۆستا زۆر کاتیش ئێمە لێر لە بەرنامەکەی خۆمانە زۆر باس لەوەکەین وە زۆر تەوەری ژاماداکەین بە دەستخۆشی لە لیژنەکانی قایم قامێتەکەین کە بەردەوام چاوتێری ئەو شوێنانە ئەکەن بەڵام لە ڕووی ئاینی ئیسلامی شۆ پێم خۆشە بە ڕێستان ئاماژەی پێبن کە زۆر جار ئەو خواردنانەی کە هەیە دابی نەکرێت ئێمە نازانی چۆن ئامادەکرێت ڕێزە ئاماژە بۆیە زۆر شتێت تۆ بە چای خۆدەی بینی کازانی خراپە بەڵام تۆ بۆ نمونە تۆ کە شتێکە کڕێت چیتە دوکانێکەوە لە فەیەک بە تۆ فرۆشە خواردنێک بە تۆ فرۆشە تۆ نازانی چۆن دروست کراوە ئەمە چەند گرنگە بکەوێتەوە سەر ویژدانی ئەو کەسەی کەم خواردنەی دروست کردو کە زۆر جار ئەو کەسانە سەرپێچیان کردووە دەستگیر کراون کە چۆن ئەم خواردنانە چەند بە پیسی هەڵگیرا و چەند نەخۆشی بڵاو کردێتەوە ئەمە تا چەند گرنگە لە ڕووی ئاین ئیسلامەوە تۆ ویژدانی خۆت بەکاربێنی ڕاستە بەرامبەرەکە نایبینێت تۆ چی دروست کردووە بەڵام تۆ خۆت ویژدانت هەبێت جارێ من سوپاسی بەڕێز جەنابی کاک ئاوات دەکەم وەکو قایمقامی سلێمانی بەڕاستی جێدەستی دیارە و زۆریش شجاع ئازایانە و بیوێرانە جێدەستی دیارە کە ئەچێت لیژنەی هەیە ئەو لیژنانە دەنێرێ بۆ ئەو شوێنانی کەوا خۆراکی ماوە بەسەرچوو یا خواردنی خراپ ئەدەن بە خەڵک بەڕاستی ئەمە خۆی واجبە کە ئێمە دەستخۆشیان لە دەکەین سوپاسیان دەکەین کە هەوڵەکەیان داوە بەڵام واجبە لەسەر حکومەت واجبی بەرپرسانە کەوا هەوڵ بدرێت نێڵن لە وڵاتە چونکە بۆ ئێمە بمانەوێ نەمانەوێ کەسانی چاکیشەن و کەسانی خراپیشەن کەسان هەن ئێستا کەسانی بەڕێزن لە شاری سلێمانی یا لە کوردستانە زۆر بەڕێزن زۆر دیندارن زۆر خواناسن شتی خراپ نادەن بە خەڵک و هەروە زەرەدی خۆیان قبول دەکەن لەبەر خاتیەوەی خەڵک تووشی زەرەر نەبێت تووشی نەخۆشی نەبێت بەڵام لەگەڵەوەشا کەسانی خراپیشمان هەن کەسانی خراپی شەیەکەوە بەس بەرژەوەندی لەوەدا پارە پیا بکات بیر لەوە ناکاتەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە باسی ئەومان بووەکە حتا ئەو کەسانی کە بڵین کە خواردنی خراپ ئەدەن بە خەڵکیان شتی خراپ ئەمانە دەچێتە قاڵبی غەشەوە بۆیە لە فەرمودەیەکیدا بەواتەیە دەفەرمێن من غەشتەنا فەلەیسە میننا هەر کەسێک غەش لە ئێمە بکا وەکو موسڵمانان ئەوە ئیتر لە ئێمە نیە لە ئومەتی ئیسلام هەر دەرەچێت کەواتە زۆر خەتەرە دەبێت ئێمە بیر لە قیامەتی شکوێنەوە ئەو کەسەی کەوا کڕین و فرۆشتن دەکات هەر بیر لەوە نکاتەوە کە چەند پارە و پولێک ئێستا دێتە گیرفانیەوە بەڵام زۆر کەسمان بینیوە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی سکاڵای خەڵک دێتە لامان خەڵک شەکوای خۆی دەکا لای ئێمە چەند جار هەبووە
کەسی وا هەبووە چەند ساڵ بە درێژای تەمەنی لەوانەیە بڵێن 20 ساڵ کاسبی کردووە هەوڵی داوە چونکە ماڵەکەی حرام بووە زۆری لەو سەرەوە باجەکەی ئەدا و تووشی زەرد و شکست ئەبێ یا تووشی دەرد و نەخۆشی ئەبێ ئەمانەمان هەمووی بینیوە هەمووشی لە چەندین نمونە هەیە لە قەدیم زمانە کە ڕووی داوە پێشش کە ڕووی داوە خەڵکە بۆ غەشی کردو فێڵی کردووە و دڵنیا بە هەر کەسێکەوە زەرەر لە خەڵک بە لا ضرر ولا ضرار پێغەمبەری خۆسم دەفەرمێ بۆ کەس نییە لە ناو چوارچێوەی ئیسلامدا بۆ کەس نییە زەرەر لە هیچ کەسێک بە وە کەسیش زەرەری لێبە مافی هەموو کەسێک پارێزراوە ئێمە لە چوارچێوەی ئیسلامدا مافمان پارێزراوە بەڵام بەداخەوە چی بکەیت لە کەسانێکەوە دوورن لە بەها جوانەکان و دوورن لە ئیسلامەوە باشە باسێکی گرانکردن بکەین مامۆستا زۆر ئەم لەم مانگە پیرۆزەیە زۆر کەسێ بە دەرفەت ێزانێ بەڵێ مانگێکە لەوانەیە خەڵک زیاتر پێویستی بەشتومەکەکان بڵێ ئیتر لە کاڵاکانەوە بێ یاخود لە خواردەمەنیەکانەوە بێ کەلوپەلەکانی لە پێش مانگی ڕەمەزان بە نرخی فرۆشتێتی لەم مانگەیە نرخەکەی زیاد کردووە ئەمەیان لە ڕووی ئاین ئیسلامەوە چۆن ئێمە دوو حاڵەتمان هەیە حاڵەتێکیان قۆڕەخکردنە قۆڕەخکردن ئەوەیە کەسێکەوە مەسەڵەن دەزانێت لەم مانگەدا کە مانگی ڕەمەزان خەڵک بە ڕۆژووە ئەچێتە ناو بازار چاو ئەگێڕێ ئیتر چۆن دەڵێ حەزی ئەجوڵێ بۆ خواردن لەوانەیە مەسەڵەن دەزانێت بازاری هەیە هەندی خواردن دەستی بەسەرا ئەگرێ قۆڕخی ئەکا پێغەمبەری خواستون دەفەرمێ من احتەکەڕ فهو خاطئ هەر کەسێکەوە دەست بەسەر خۆراکە بگرێ دەست بەسەر خۆراکە بگرێ بۆی سعرەکەی گرانکە لەسەر مسلمانان دەفەرمێ فهو خاطئ يعني أو كسي يعني عاصية خاطئ يعني عاصية يعني برنامج خوا درچوە لە خوا عاسی بووە یعنی هەر کەسێک مەبەستی بێ خواردن گران کە لەسەر مسلمانان ئەو کەسە دڵنیا بێ لەوەی کە عاسی بووە یعنی لە فەرمانی خوا دەرچووە حتى عمەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول دەفەرمێ بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو من احتكر على المسلمين طعاما ضربه الله بالجذام والإفلاس يعني ده فرمي جمله بولا پیغمبري خاص ده فرموي هر کسێک دەست بەسەر خواردنا بگرێ بۆی کە سعرەکەی گران ببێ نرخەکەی گران بێ ده فەرمێ ئەو کەسێکەوە خواردن لەسەر مسلمانان گرانەکە و دەست بەسەرگرێت ده فەرمێ ئەو کەسە ئیلا خوای تەبارەک وتەعالا تووشی دوو بەڵایەکە بەڵایەکیان تووشی جوزامی ئەکات جوزامیش جۆرە نەخۆشیی لەسەر پێست دروست دەبێ ئەو کەسە لەشی داهێزە ینی وەکو چۆن پێستی ئەتوێتەوانی تووشی نەخۆشێکی ئاوا بێ و هەروە سەرنجامەکەشی ئیفلاس دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر شتێکی فەرموو بێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى هەر شتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموو بێتی لە خۆیەوە نەیفەرمووە ئیلا تەجروبەکەش کراوە زۆر کەسە بووە بڕوا قەنات برادێک ڕۆژیان ئاوە من گوێم لێ بوو شەکوای خۆی بۆ دۆستێکی کردوتی فڵان کەس ئەرێ دیار نیوتی وەڵا خۆمان بۆ دیار بم وەزم زۆر خراپە وتی بۆ تووشی نەخۆشیێک بووم تووشی نەخۆشیێک بووم پێویستیم بە چارەسەر و چارەسەرەکەشم لە دەرەوەیە دوکانەکەم فرۆشتووە خانووەکەم فرۆشتووە سیارەکەم فرۆشتووە هێشتا پارەکەم بای ئەوە نییە بچم لە دەرەوە چارەسەری خۆیم پێ بکەم زۆر خەتەرە زۆر کەسەیەکەوە غەش و فێڵ دەکاوە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوە ئامۆژگاریە بۆ ئەو کەسانی کە کڕین و فرۆشتن دەکەن تیجارەت دەکەن با ئەمە ئامۆژگاری بێ بۆیان بەو پارەی کەوا بەردەستیانەکەی بەوە هەڵ نەخەڵەتیان سەرنجامەکەی لەو سەرەوە من دڵنیایان دەکەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وڕاستە و حەقە وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا خوای تبارك وتعالى فرمي هرچی پیغمبر صلی الله علیه و سلم امری کی پیکردن بکردنی جێبەجێ بکەن جێبەجێ نەکەن زەرەر دەکەن ئەوەی نەهیشی لێکردن مەیکەن ئەگەر بیکەن زەرەر دەکەن مەیش ئامۆژگاریم بۆ ئەوانە ئەوەیەکەوە بە پارەیەکی کەمی خازانجیشی ئێستا بەرچاو هەڵ نەخەڵەتێن ئیلا لەو سەرەوە باجەکەی ئەبێ بن ئەویش ئەوەیەکەوە تووشی نەخۆشی ئەبێ تووشی دەرد و بەڵا ئەبێ کابرا یا ماڵ و مناڵی لەدەستدەدا یا تووشی کێشە مشکلەی گەورە ئەبێ یا ئەوەیە تووشی دەرد و بەڵا هەر ئەبێ بۆیە ئامۆژگاریم ئەوەیە کە خەڵک شت گران نەکات لەسەر خەڵک سەبارەت بە گرانکردن زۆر خەتەرە دەبێت ئێمە زۆر ئاگامان لەوە بێ دەستەکانە خۆش بێ مامۆستا سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەمومان ئامۆژگارەکانی ئێوەی مامۆسای ئاینی وەربگرین بۆی کە بتوانین مامەڵەیەکی دروست بکەین و بە تایبەتی لە کڕین و فرۆشتنیشا کە لە مانگە پیرۆزەیە خەڵکانێکی زۆر ئەچنە بازاڕەکانەوە بۆی کە بتوانن مامەڵەکانیان دروست بێت و بە پێ ڕێنمایەکانی مامۆستاش بڕین
سپاس بۆ ئامادەبوونە مامۆستا. من سپاسی ئێوە دەکەم خوای تەبارەتعالا ئەجر پاداشتی ئێوەش باتوانێ و داواکارم دەخوای تەبارەک و تەعالا ڕۆژووی ئەم مانگەمان لێ قبوڵ کە ئینشاءالله ئەم مانگە ڕەمەزانە بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان خۆی مانگی ڕەمەزان دەرسە پند و وانەیە کە ئێمە دەرسی لێ وەربگرین خوای تەبارەتعالا کە باسی ئەومان ڕۆژمان بۆکە ئەفەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ڕۆژم بۆیە لەسەر ئێوە فەرز کردووە واجب کردووە کە بۆ ئەوەی کە بێتە ئەوەی کە فێری تەقوا بن یعنی فێری ڕەوەشتی جوان بن فێری ئەخلاق و ئاکاری جوان بن ئینشاءالله ئەم مانگی ڕەمەزانە بێتە هەوێنی چاکبوونمان و هەروە بێتە توێژی قیامەتی هەموو لایەکمان خوای تەبارەتعالا تاعات و بیعاتی هەموو لایەکمان قبوڵ کە ئینشاءالله. دەستەکانە خۆش بێ مامۆستا. سپاس بۆ تۆ. زۆر زۆر بەخێر. تەمەندێش بن.